زلێک ئەوی کرد ڕۆمانووس ئەی شەقەکان ئێمە دەکەن بەچی یەکەم ڕۆژی چوونە قوتابخانە لە سیڤەرەک زلەیەکم وێکەوت تەنانەت تا ئەو ساتەیش لە یادمە لە حەساری قوتابخانە کە هەوڵمان دەدا لە یەک ڕیزدا بوەستین لەگەڵ هاوڕێکەی تەنیشتم بە کوردی قسەم کرد مامۆستای ئیستانبوڵی کە ئەفسەری یەدەک بوو زلەیەکی توندی لێدام بە دەنگی بەرزوتی بە تورکی قسە بکە بەڵام خۆ من تورکیم نەدەزانی ئەمە یەکەم سەرگوزەشتەی ناخۆشی محەممەد ئوزونە و خۆی باسی دەکات کە ئەو زلەیە بۆ ئەوە بووە کە ئەو لە زمانی دایکی دا ببڕێت بەڵام بە تێپەڕبوونی کات زلەکان بوون بە شەق و شەقەکان زیندانی تاکە کەسی و ئاوارەیی کەچی محەممەد ئوزون نەگەر کوردی بیر نەچووەوە بەڵکو جوانترین ڕۆمانە کوردیەکانی بەو زمانە نووسی محەممەد ئوزون ساڵی 1953 لە باکووری کوردستان لەدایک بووە سەرباری قەدەغبوونی زمانی دایکی کە زمانی کوردیە بەڵام ئەو تەواوی ژیانی خۆی بۆ پشکنینی مێژووی گەلەکەی و ناساندنی زمانەکەی تەرخان کرد ئەمین معلوفی نووسەری لوبنانی دەڵێت هیچ شتێک لەوە ترسناکتر نییە مرۆڤ پەیوەندی لەگەڵ زمانی زگماکی خۆیدا بپچڕێت محەممەد ئوزونیش زوو هەستی بەو مەترسیە کردووە بۆیە ساڵی 1985 یەکەم ڕۆمانی خۆی بە ناوی تۆوە نووسیوە لە ساڵانی پاشتری تەمەنیشیدا دە ڕۆمانی گرنگی تری نووسیوە لە پاڵەوەشدا بەردەوام بە دوای مێژووی کورددا گەڕاوە بە تایبەت مێژووی بنەماڵەیەکی خەباتکاری وەک بەدرخانیەکان چیرۆکی ئەڤین و خەباتی ئەوانی کردووە تا هەوێنی نووسینەکانی لە پێناو بەجێهێنانی ئەم ئەرکانەشیدا دەوڵەتی تورکیا دژایەتی کردووە و بەردەوام ڕوبەڕووی دادگا و زیندانی و نەفیکردنی کردوتەوە ساڵی 2005 کۆڕێکی ڕێزلێنانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە شاری هەولێر بە ئامادەبوونی خۆی بۆ ڕێکخرا یەک ساڵ پاش ئەو ڕێزلێنانە دەرکەوت ئوزون توشبووی شێرپەنجەیە بۆیە بۆ ماوەیەک لە نەخۆشخانەیەکی ستۆکۆڵم خەوێندرا دواتر لە مانگی ڕازبەری ساڵی 2007دا کۆچی دوایی کرد بەڵام ڕۆمانەکانی ئوزون ئێستا ڕۆمانی جیهانین و ئەو وەک ئەستێرەیەک لە ئەدەبی مۆدێرندا دەدرەوشێتەوە ئێستا بەڕای تۆ چی وا دەکات کەسێک وەک ئوزون بە زلەیەک ببێتە ئەستێرە بەڵام لەم سەردەمی شەق وەشاندنەدا تەنها بێدەنگی بەرهەم دێت